سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرباوگەرم لە خزمەتتان ئابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەممان تایبەتە پێ بە گفتوگۆکردن لەسەر کورد لە نێو کابینەکەی عەلاویدا دیارە سبەینێ بڕیار وایە بەپێی بڕیاری محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراقیش دانیشتنی پەرلەمانی عێراق دەست پێ بکە بۆ گفتوگۆکردن لەسەر یاخود دەنگدان و گفتوگۆکردن لەسەر کارنامە و کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی ئەو نووسراوە یاخود ئەو وەرەقەی کە بڵاو کراوەتەوە تایبەت بە وەزارەتەکان و کاندیدانی وەزارەتەکان بڵاو کراوەتەوە تەنها 4 بۆ 5 وەزارەتی تێدا نییە کە وەزارەتەکانی دارایی و بازرگانی و داد و وەزارەتی دەوڵەتی عێراق بۆ کاروباری هەرێمەکانە دیارە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تاوەکو ئێستا لایەنی کوردی و محەممەد تۆفیق عەلاوی وەکو لایەنی دووەم نەگەیشتنەتە ڕێکەوتن سەبارەت بە دیاریکردن و میکانیزمی دانانی نوێنەرایەتی کورد لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا دەمانێت بزانین کورد وەلایەن و هێزە سیاسە کوردیەکان تەنها ئامانجان دیاریکردنی شەخصە کەسە لە نێو حزبەکانەوە یان کورد لە کابینەکە خۆی و لە کارنامەی کابینەکە و لە شێوازی بیرکردنەوەی محەممەد تۆفیق عەلاوی خۆی ناڕازیە بە پێ ئەو کۆبنەوانی کە هەن و ئەو زانیاریانەی کە هەن کورد نایەوێ ببێ بە بەشێک لە گرفت بەڵکو دەیە ببێ بە بەشێک لە چارەسەر بۆ کێشەکانی عێراق بەڵام ناژبێ مافی پێکهاتەکانی تێدا خوراو بێ بە تایبەتی مافی کورد گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری بەڕێز فەهمی بورهان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ بەخێر و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بە جەنابەت کاکارە. کاک فەهمی کورد کێشەی چیە لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی؟ ئەم کاتتان باش کاگارم سڵاو بۆ جەنابەت بۆ بینەرانی گەرماوگەرم لە ڕاستیە زیاد لە نیگەرانیەک هەیە سەبارەت بە دروستکردنی ئەم کابینەی کە لە ئێستا قسەی جیاواز لەسەر تەمەنی کابینەکە ئەکرێت ساڵ و نیوەکە یان خۆی ئامادە ئەکات بۆ هەڵبژاردن یان 2 ساڵ یان چەندێکە لەسەر ئەمەش لە ڕاستیە هەتا ئێستا دوا قسە و دوا بیر و ڕائاڵ و گۆڕ نەکراوە. دیار خۆتان نەزانن هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە و ئەم قوارە دەستوریە گەلانی عێراق بەگشتی پەسەندیان کردووە لە دەستورە بۆ وازحی هاتووە هەر کابینەیەکیش کە دروست ئەکرێ لە ڕاستیە کارنامەی هەیە و لە کارنامەکەیە هەمیشە کابینەکانی پێشووتر چەندێک ئێمە نیگەران بووبین لێیان ئەدایان باش نەبوو بێت سەبارەت بە کورد جۆری بیرکردنەوەیان وەکو یەک بوو بێت بەڵام لە نەتیجەیە کۆی کابینەکان لە کاتی پێشکەشکردنی کارنامەکانیانە وەکو قوارەیەکی دەستوری تەعاملیان لەگەڵ قەزەی کورد و لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو پێگاتەیە کردووە کە پێوترێت هەرێمی کوردستان. ئەمە هەنگاوی یەکەمی ئەو نیگەرانیانی ئێمەیە کە عەلاوی ڕاستپێدا بۆ پێکێنانی ئەم کابینەیە لە کارنامەکەی خۆیان جگەل لە چەند تێزێکی اقتصادی و پەیوەندی بە مەسەلەی بودجە و نەوت و ئەمانەوەیە لەمە زیاتر بە 2 دێر هیچ جۆرە ئاماژەیەک بە هەرێمی کوردستان ناکات وەکوەوەی کە بڵێ هەرێمی کوردستان یەکێکی ترە لە محافەزەکانی ناوەڕاست و خواروی عێراق واتە شێوازی تەعاملکردنەکەی شێوازی دەست و پەنجەنەرمکردنەکەی هەر لە سەرەتاوە دیارەکە ئەم وەکو هەرێم وەکو قوارەیەکی دەستوری تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە ناکات کە ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە لە ڕاستیە وەکو وتمان لە کۆی کابینەکانی تر ئەمە بە وازحی ئاماژەی پێ ئەدرات جا چەندێک سەرۆگۆزیرانەکانی تر پابەند بوون یا پابەند نەبوون ئەمەیان بابەتێکی جیاوازترە بەڵام وەکو دیکۆمنت کە ماوەتەوە لە کۆی کابینەکانی ترە قسەی جۆراوجۆر لەسەر هەرێمی کوردستان کرا وەکو قوارەیەک. خاڵی دووەم ڕاستە لە عێراقا مەشاکیل و کێشە و گرفتی ئێجگار زۆر هەیە بەڵام ئەو کێشانی کە لە عێراقا هەن بە هەمان ئەندازە و بە هەمان ڕووبەر لە هەرێمی کوردستانانین ڕەنگە ئاسایی بێت تۆ داوا بکەی لە بەغا کە وەزیرەکانت وەزیری بێلایەن بن کە وەزیرەکان خەڵکێک نەبن لە ناو ئەم تەرکیبە سیاسی کە لە عێراقا هەیە چکە بۆ پێی کۆمەڵێک تەجروبەی جیاوازمان هەبووە لە کۆی ئەو تەجروبانیان دەرکەوتووە کە ئەحزابی سیاسی لە عێراقا نەیانتوانیوە خاوەنی ڕوئیا و نەخشە و بەرنامەیەک بن کە عێراقی دوای 2003 هەنگاوێک لە بەدیهاتنی ئەو ئامانجانە نزیک بکاتەوە کە خەڵکی عێراق لە ساڵی 2003 ڕژێمێکی بۆ ڕوخان. بۆیە ئەم تێگەیشتنە ئەگەر بۆ ناوەڕاست و بۆ خواروی عێراق ڕاست بێت ئەمە بۆ هەرێمی کوردستان ڕاست نییە و لەگەڵیشیان من بڕوام وایە چەند شەخص مهمە بە ئەندازەی ڕاست هەر ئەو مهم نیە حزبی بێ بەڵام لەگەڵیشیان مهمە ئەو شخصە چێیە کەفائی ئەو شخصە کاراکتەرەکەی چێیە بۆیە کە من تەنها لایەنگری ئەوە نیم ئەو ئینسانە بێلایەن بێت چێ ئەو بێلایەنە
دواتر خۆمە دواهنگاوی ناساندنی کەفا ئەو لێوەشاوی تاکێک نییە بۆ ئەوی وەزارەتێکی بدەیتە بۆیە من پێم وایە ئەگەر تێگەشتنی علاوی بۆ ئەم دۆخی عێراق بۆ ناوەڕاست و خواری عێراق ڕاست بێت بۆ هەرێمی کوردستان ڕاست نییە تۆ لەوێت دەیان و سەدان کێشت هەیە ڕاستە ئێمە لێرە گلەیمان هەیە حکوومەتی هەرێم وەکو پێویست نەیتوانیوە کۆی ئەرکەکانی بەرامبەر بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەن بەڵام هەرێمی کوردستان مقارنەتەن بە حکوومەتی عێراقی بە کابینەکانی حکوومەتی عێراقی مقارنەیەکەم ئێجگار گەورەیە ئەنی لێرە ئیشی زۆر کراوە بەڵام لەوێ مەشاکیل و کێشەگرفتی خەدەمی ئەمنی ئێجگار زۆر هەیە ئەمە ڕەهەندێکی بابەتەکە ڕەهەندێکی تر کاگەرم گۆڕەپانی تەحریر لە بەغایە لێرە نییە ئەگەر ئەو کەوتۆتە ژێت تەسیر و کاریگەری دەنگی شەقامەوە ئەخۆەوە شەقامە لێرە نییە ئەجوڵێ و ئەکڵێ ڕاستە لێرەش گلەی و گازنده هەیە و شەقام ئارەزوی هاتنە سەر جوڵەی تایە بەڵام جوڵەی شەقام لێرە تێگەشتنی شەقام لێرە بۆ فەرمانڕەوایی بۆ کاری خەدەمی بۆ کاری فەرمانڕەوایی هەمان ئەو تێگەیشتن نییە کە تاکێکی عێراقی لە ناوەڕاست و لە خواری عێراق یاخود لە ساحی تەحریر هەیە بۆیە نیگەرانەکان سەبارەت بەم تێگەیشتنی عەلاوی بڕێکی زۆر گومانی تایە بڕێکی زۆر گومان هەڵ ئەگرێ هەر لە ڕووی سیاسیەوە ئەو لە کابینە لە کارنامەکەی ئاماژەی پێنادات جگە لەوەشکە کە ئەو باسی وەزیری بێلایەن ئەکات ئەم وەزیرە ڕەنگە بۆ هەرێمی کوردستان پێویست نکات چکە ڕەهەندێکی سیاسی هەیە ئەنی ئەمە پێمان وایە ڕوئایەکی سیاسی هەیە بۆ ئەمە من بەلام و ئاساییە ئێستا ئەم کابینەی هەرێمی کوردستان هەمووی بنێرێتە ماڵەوە بە سەرۆک وەزیرانیشەوە کابینەیەک دروست بکرێت هەمووی خەڵکی سەربەخۆ بێت ئەمە پەیوەندی بە شئونی داخلی خۆمانەوێت ڕەهەندی سیاسی نییە گرفتی سیاسی نییە بەڵام ئەو ڕوئایی کە لە بەغاوە ئەیەوێت فەرمانڕەوای عێراق بکات ئەو ڕوئایە هەر کاتێک لایانی کەمی ئیستقراری سیاسی بۆی هەبێت ئەوەی کە ئێمە لە دەستورە هەمانە هەموار ئەکاتەوە لە دەستمانی وەرەگرێت ئەمەی ئێستا ئەلاوین پێم وایە ستێپی یەکەمی بێبەشکردنی خەڵکی کوردستانە لەو قوارە دەستوریە کە لە ساڵی 2023 ئێمە هەمومان بۆی تێکۆشاوی باشە کەواتە ئێستا ئەوەی کە محەممەد تۆفیق عەلاوی دەیەوێ بیکا و پەرلەمانی عێراقیش ڕەزامەندی لەسەرداوە پێنجشەمەوە تا سبەینە دەک لەسەر کابینەکە بدرێ بەبێ بوونی نوێنەرایەتی کورد ناوی کورد کە خۆی پێشتریش داینابوو ئێستا ئەوەشی لا بردووە کورد بچێتە دەنگدانەکە نەچێ و ئەگەر ئەم حکوومەتە بە دەنگی زۆرینە شیعە چووکە زۆرێک لە سونەش ناڕازیە لەم شێوازە لە دیاریکردنی نوێنەرەکان بۆ کابینەیەکی نوێی حکوومەت کە عەلاوی سەرپەرشتیەکە حکوومەتێک کە بەس شیعەکان دەنگی پێ بدەن دەتوانێت سەرکەوتوو بێ لە هەنگاوەکانی دواتر کە خۆی بانگەشەی بۆکە ئەگەر واز لە خەدەمات و لە خزمەتگوزاری و ئەمنیش بێنین تەنانەت دەتوانێت هەڵبژاردنێکی پێشوەختەی دروست ئەنجام بدا حکوومەتێکی لەو جۆرە لەو شێوە تێپەڕ بۆ لە پەرلەمان من پێم وایە ئەمان ئەتوانن حکوومەتەکە بە کارنامەکەی و تێپەڕێنن لە ناو پەرلەمان بۆ لەبەرەوەی نیسابی قانونی بۆ دروستکردنی ئەم حکوومەتە هەر لە سەرەتا وازح بوو هەیە باش بەڵام با ئێمە پرسیاری ئەوە بکەین ماڵی شیعی کە ماڵێکە لە ڕووی مێژوویەوە علاقەیەکی تونند و تۆڵی لەگەڵ ئێمەیە هەیە لەو کاتانی کە تاگڕەهەن بوو بێت لەو کاتانی نەگەڕابێتەوە بۆ پێکهاتی سونی و قوارە دەستوریەکەی هەرێمی کوردستان چەندێک موفق بۆ لەو هەنگاوانی ناوێتی چکە ئێمە لە ڕابردووشا بینیمان لە پرسی دەرکردنی هێزەبیانەکان لە عێراقا و لە ناویشیە هێزەکانی ئەمریکا ماڵی شیعی ماڵێکی یەخیتاب بوو و قەرارەشیان دەرکرد و میسابی قانونیشیان بۆ دروست کرد بەڵام مەغزای ئەم بڕیارەی ماڵی شیعی چەندێک کاریگەری هەبوو تواناکەی چەندێک توانی ئەو ئامانجانە بپێکێت کە دەنگیان بۆیدا من پێم وایە لەم تەجروبەیەکی موفق نییە خۆیمە تەمەنی درێژی دەرکردنی بڕیاری چونە دەرەوەی هێزەبیانەکان دوومانگ نابێت لە عێراقا دەرکەوتەوە بەڵام مەغزایەکی کەمی هەبوو بەڵام ڕوبەڕووی زۆرترین ڕەخنە چ لە ئاستی ناوخۆیی چ لە ئاستی دەرەکی بۆیەوە واتە لەم ئەرکەیان موفق نابن بەس پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە بچین و نەچین ئەو کابینێ دروستە بێت بە بێگومان دروست ئەبێت لەم حاڵەتەیە کورد ئەتوانێت چی بکات ڕەنگە باشترین پرسیار ئەوە بێت کە ئەو بەرانی کە دروست بوون دژی ئەم ڕوئیا و ئەم تەسەوراتەی کە عەلاوی بۆ ژیانی فەرمانڕەوایی هەیەی ئەم بەرەیە چەند بەرەیەکی یەکگرتووە چەند تۆکمەیە چەند لە وردەکاریە وەکو یەک بیرەکەنەوە تۆ تەنها مەبەستە نێوماڵی کوردی نەخێر مەبەستم بەرەی سونی و کوردیش وەکو قوارێکی دەستوری چکەوان وەکو پێگاتن بەڵام ئێمە وەکو حکوومەت وەکو میلەتێک تەعامل لەگەڵ ئەم پرسیاکەین من بەش بە حاڵی خۆم بڕوام بە دروستبوونی بەرەیەکی بەهێز نییە هەتاکو ئێستا لە عێراقا و بەرەیەکی سونی کوردی هەتاکو ئێستا دروست نەبووە و ئەم بەرەیە ئەگەر هەر یەکێکیان بە تایبەتی بەری سونی ئەگەر دەسەڵاتێکی زیاتریان ئیمکانێتێکی زیاتریان پۆستێکی زیاتریان بدرێتێ دەرچوون لە بەرەکە بۆ ئەوان کارێکی زۆر ئاسانە
لەگەڵیشیا هەموو جۆرە مقاتعەیەک من بە خراپ ئەزانم هو من پێم وایە مقاتعە ئێمە وەکو کورد لی سودمە نابین سونەکان لە 2023 مقاتعی پرۆسی سیاسی عێراقیان کرد زیانی ئەجگار گەورەیان بەرکەوت ئەگەر چی ئێمە ڕەنگە لە ڕووی پێک هاتەوە لە ڕووی قوارێکی دەستوریەوە هەندێک جیاوازیمان هەبێت بەڵام لەگەڵیشیا من هەمیشە پێم وایە مقاتعەکارێکی خراپە ئەکرێت ئەم بەرەی کە پێوتێ بەرەی سونی و کوردی ئەگەر بەرەیەکی بەهێزە و دەنگێکی معارەزەی جیاوازە و ئەتوانن ڕۆڵی معارەزەیی خۆیان ببینین لە ناو قاعی پەرلەمانە من لەگەڵ بەشداریم بەڵام من چەندێک بەش بە حاڵی خۆم گومانم هەیە لەوەی کە ئەم بەرەیەکی پتە و یەکگرتوونیە بە ئەندازی ئەوە شتێک کەمتر پرسیارم لەسەر ئەو بەرە کوردیە هەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە هەیە یعنی گرفتەکە ئەوەیە ئێستاکە یعنی ئێستاکە قسە لەسەرەوە کرێت ئێمە هەمومان یەخیتابین من پێم وایە ئەمە بەم جۆرە نییە بڕێک لە هێزولانە سیاسیەکان بەشداری دانیشتەکانی پەرلەمانەکەن و دوورنیە دەنگیش بدەن ئەمە خاڵێکی تر لە هەرێمی کوردستانە لە 5 ساڵی ڕابردووە لە 6 ساڵی ڕابردووە دۆخێک دروست بووە کە دۆخی دروستبوونی براگەورە و برابچووکە لەسەر بنەمای براگەوری و برابچووکی دروست بووە لەسەر بنەمای ئەجندایەکی هاوباش لەسەر بنەمای ڕوئیای هاوباش لەسەر بنەمای دەوڵەتداری دروست نەبووە ئەوەی کە ئەوستریت بەرەیەکی کوردی دروست بێ ئەم بەرەیە جۆرێک لە بیرکردنەوە زاڵە بەسەریا ئەوەندە منطق ئەوەندە لۆژیک ئەوەندە ڕوئیا بۆ داهاتوی ئەم نەتەوەی ئێمە زاڵ نیەتیایە کە من پێم وایە لەم مەرحلەیە برانی پارتی دیموکراتی کوردستان زیاتر بەم ڕوئیا زاڵەوە ئەیانوێت تەعاملکەن طبعا من لەگەڵ هەموو جۆرە یەخیتابیەکەم لەگەڵ هەموو جۆرە لە یەکگرتنیەکەم لەگەڵ ئەوەیان هەمیشەیەکێتی پارتی بۆ کۆی ئەو پرسانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە موحد بن هەموو هێزە سیاسیەکان موحد بن لەمەیە نەک تەنها یەکێتی پارتی بەڵام ئەم دوو هێزە ڕوبەرێکی گەورەتریان هەیە لە پرسە سیاسیەکانە بەڵام بەداخەوە ئێستاکە قسە هەیە کە هەندێکی هێز هەبوو بێت ناوی تەقدیم کرد بێت بە تەنیا علایی بینی بێت هەوڵی دابێت هەوڵەکانی بۆ نەچێتە سەر بۆیە جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ دروستبوونی ئەم بەرەیە ئەگەر بەرەیەک بێت فعلەن جێی تمۆحی هەمومان بێت لەسەر بنەمای براگەورە بۆ برا بچووک دروست نەبوو بێت لەسەر ئەساسێک دروست بوو بێت کە ڕوئیایەک ڕابەرایەتی بکات وەرەقەیەک ڕابەرایەتی بکات و هەموو جیاوازیەکانی خەڵکی کوردستان لەسەر ئەو وەرەقەیە هەبێت چونکە ئەگەر ئێمە کاک ئارام یەک وەرەقی هاوبەشمان هەبێت بۆ داهاتووی فەرمانڕەوایی لە وڵاتەیە ئەگەر جێپەنجەی هەمومان بۆ وەرەقەیەوە هەبێت هەمووشمان مەسئولیەتەکەی قبوڵەکەین هەرچی بێت بەڵام بەداخەوە تاوەکو ئەمڕۆ ئەمە کەمتر بەدی ئەکرێت دەیان ڕووداو بەسەر ئەم وڵاتی ئێمە هات بە ناوی یەخیتابی و بە ناوی ڕوئیای هاوبەشەوە بەڵام دەرەکەوت شتەکان بەم جۆرە نین بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە بەرەیەکی یەکگرتووی بەهێز زمینەکەی لە بەیانی هەیە کورد بچێ و بەشدار بێ و یعنی کوردێک هەبێ بەشداری بکە و دەنگ بدا و من تەسەورم وایە ینی خۆ ڕەنگە لەم مەرحەلەیە یەکێکی پارتی بە موحەدی بچن و بەڵام گۆڕەپانەکە و کورسیەکان لە ناو قاعی پەرلەمان بەس یەکێکی پارتی نین و ئەو ڕۆژەش سەرکردەی زۆربەی هێزە سیاسیەکان ڕۆیشتووە یعنی ئێمە تەجروبەی تاڵمان هەیە لەگەڵ ئەم جۆرە تەعاملەیە بۆ ئەم تەجروبەیە هەیە لەبەر وازح ڕوونم کردەوە کاگارم ئێمە لەبەردەم کێشە و گرفتی گەورەین کێشە و گرفتی گەورەش بە میزاج ڕوبەڕووی نابیتەوە بە زاڵبوونی یەک جۆر لە بیرکردنەوە و یەک جۆر لە هەژمون ناتوانانی تەعاملی باشە کاک فامی ئەگەر ئەم حکومەتە کوردی تیانە بێ و کورد ڕای لەسەر نەبێ وەکو دەوترێ بۆ عێراق چ گرفتێکە و بۆ کورد چ گرفتێکە من بەش بە حاڵی خۆم پێم وایە گرفتەکە زیاتر بۆ خۆمانە ئێمە وەکو هەرێمی کوردستان عێراق زەرەری لێ نەخێر من ئەو تەسەوراتی خۆمە ینی من بەش بە حاڵی خۆم پێم وایە حەد جارێک جۆرێک لە ئیستیقرار دروست بوو بێ لە عێراقا ئەو نەزعەی سڕینەوەی کورد و قەواری سیاسی کوردستان و ئەو تەجروبەی کە پێوتێت تەجروبەی هەرێمی کوردستان لە ساڵی 90ەوە دروست بووە ئەم تەجروبەی ئێمە بەم جۆرە نامینێتەوە من مەسئولم بەرامبەر بەم قسەی خۆم هەمومان بینیمان لە ڕیفراندۆمە لە دوای ڕیفراندۆم چیان بەسەر خەڵکی کوردستان هێنا بەڕاستی ینی ئەوان نەیانتوانی بیکەن بۆ لەبەرەوەی لەسەر ئاسی ناوخۆی عێراق لە بارودۆخێکی لەباران نەبوو لە ڕووی اقتصادیەوە کێش و گرفتی ئەجگار گەورە بەرۆکی عێراقی گرت بوو ڕەنگە هەندێک عواملی خارجیش هەندێکی کەم چکە لە ڕاستیە دەرکەوت دیبلۆماسیەتی کورد لە ئاستێکی ئەجگار نزمایە بۆ نەبووکە برانی پارتی دیموکراتی کوردستان باسی سلکی دیبلۆماسیانە کرد هەموو ئەوەی کە ئەوان باسییانە کرد لە زەرفی شەو ڕۆژێکا یەکسان کرایەوە بە سفر یعنی خۆ من هەوڵەکانی فەڕەنسام لە بیرە و سەردانەکانی جەناوی کاگنێشیر و کاقوبادم لە بیرە کە چوونە فەڕەنسا ینی من شتەکان نادیدە ناگرم بەڵام ئەوەی کە باز ئەکرا بەو جۆرە نەبوو بۆیە من پێم وایە کورد ئەگەر نەچێتە ناو ئەم پرۆسەیەوە ئێمە لی زەرمەند ئەبین بەڵام با لەم زەرمەندبوونە نەترسین بەقەت ئەوەی کە ئێمە ئەگەر بتوانین لەسەر وەرەقەیەکی هاوبەش لە ڕووی مەبدەئیەوە ڕێک بکەوین
ڕوئایەکی هاوبەشمان هەبێت لەسەر ئەم وەرەقەیە بۆ کۆمەڵگەی عێراقی بۆ هێزە سیاسیەکانی عێراق بۆم پێشاتە تازەی کە هەیە لەسەر ئاسی لۆکاڵیش لەسەر ئاسی ناوخۆیش ئەگەر ئێمە بەگشت گەندەڵی و بەگشت ناداتپەروەری و بەگشت ئەم جۆرە لە خیتابە زاڵەیە بچینەوە ناوماڵی خۆمان یەخەین و هەمومان وەرەقەکەش ئامادە بکەین بە بێگومان ئەو زیانانی کە ئەیکەین زیانی کەمتر ئەبن و لەرباری نەفسیشەوە خەڵکی کوردستانیش ئامادەیە باجی ئەو زەرەرە بدا بەڵام کاتێک کە ئێمە موحەد نەبووین لە ڕاستیە هەم خەڵکی کوردستان وەکو شەقام لە ڕووی نەفسیەوە ئەچێتە دۆخێکی دژوارەوە هەم خیتابی جیاوازی ترەویستین باشە هەروەکو شێخ کەیوانیش پرسیاری کردووە یعنی بۆ بەشداریکردن و بۆ هێنانەدی خواستی کورد لەم کابینە نوێدا چ کارنامە و بەرنامە بێت چ دیاریکردنی نوێنەر بێ یا هەر گرفتێکە کورد هەیەی چ کارتێکی دیکەی کوردی هەیە دیبلۆماسیەتی کوردی ناوبنی یان فشاری کوردی ناوبنی هەرچێکی ناوبنی چی هەیە کورد پەنای بۆ ببە کاگارە من پێم وایە ئەگە تەماشای ڕەهەندە جیهانیەکەی بکەیت لەباری نێودەوڵەتی و تەماشای ڕووداوەکە بکەیت کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوروپا بە تایبەت و ئەو وڵاتانی کە دۆستی ئێمەن و ئەمریکا بەگشتی ڕێیان وایە کە دەبێت عێراقی هەموو پێگاتەکان بێت یعنی عێراق هەموو تەسەوراتەکە لەسەر ئەوەیە کە کاتێک حکوومەتێک بینا ئەکرێ ئەم حکوومەتە ڕنگدانەوەی هەموو جیاوازیەکانی خەڵکی عێراق بێت ئێستا کە شیعە ئەوێت خۆی فەرزکات و ئەوێت حکوومەتێکی تاگڕەهەن دروستکات من پێم وایە ئێمە لەباری خارجیەوە ئەگەر ئێمە لە ئەو ئاستە دیبلۆماسیە بین پشتیوانی ئەکرین بۆ پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگەر چی پرسێکی داخلیە بەڵام پشتیوانی لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەکرێت و خاڵێکی تر لە ڕاستیە دروستبوونی دەوڵەتێکی شیعی لە عێراقا هەرگیز خواستی ئەمریکیەکان نەبووە ئەگەر چی من زۆر دڵم بە ئەمریکا و بەو سیاستانی خۆش نەبوو بە تایبەتی لە دوای ڕیفراندۆمەوە دواتر بۆ ڕووداوەکانی ڕۆژئاوا بەجێهێشتنی ئێمە لە 16 ئۆکتۆبەر دواتر بەجێهێشتنی ڕۆژئاوا ئەمانە کۆمەڵێک تەجروبەی تاڵن لەگەڵ ئەمریکای هەمانە بەڵام بالنەتیجە ئێمە ڕێگەی سێم لە بەردەممانە نییە یعنی لەلایەکەوە ئەزانین ئەمریکا بە دروستبوونی دەوڵەتێکی شیعی زۆر مرتاح نییە ئێمە چۆن ئەتوانین بین لعبەیەک لێرەیە بکەین چۆن ئەتوانین ئەمریکیەکان چەند هاتوونەتە پێشەوە لەگەڵ ئێمەیە و بە بێگومان دیدار هەبوو بە بێگومان گفتوگۆ هەبوو ئەم گفتوگوانە لە چه ئاسیەکان و ئێمە پێشتر دەنگمان نەدا بۆ ئەوەی هێزەبیانەکان عێراق بەجێ بێڵن لەلایشی ئەمریکیەکان بۆ وازحی ئەی ئێساکە ئەوان چی ئەکەن بۆ ئێمە بۆیە من پێم وایە ئێمە ئەتوانین لەباری دیبلۆماسیەوە خۆمان بۆ ئەم پرۆسەیە ئامادە بکەین و لە ڕووی یاساییەوە ئەم پرۆسەیەتی ئەپەڕێت و دەبێت ئێمە بە وازحی بە شارعی خۆمان بڵین ئەم حکوومەتە تەشکیل ئەکرێت بۆیە حکوومەتەکە کە تەشکیل ئەکرێت باشترین حاڵەتەوەی ئێمە ئیسفادە لەوە بکەین کە هاوپەیمانەکانمان ئەوانی کە دوێنێ ئێمە نەچوینە ناو قەعەی پەرلەمانەوە و داوایان لێ ئەکردین نەچینوە نەچوین نەک لەبەر قسەی ئەوان ئێمە پێمانەوە بوو لە ڕووی مۆزوعیەوە دەرکردنی هێزەکانی ئەمریکا و هێزە بیانیەکان هێشتا وەقتی نەهاتووە ئەگەر نا ئێمە لەگە سیادی عێراقین یعنی ئێمە حەزەکەین عێراق دەوڵەتێکی خۆشگوزەرانی خاوەن سیادە بێ هیچ هێزێکی بیانی لە وڵاتیان نەبێت بەڵام ئەمە تەمەنایە ئەمە خولیایە هێشتان ڕۆژگارەکانی بەدیهاتنی ئەم ئامانجا ماوێتی ئێمە مەترسی تیرۆر ماوە لەسەر ئەم وڵاتی ئێمەەوە ئەبینین ڕوبەرێکی گەورەی فراغی ئەمنی هەیە دوێنێ بینیمان لەو گوندانی دەوروبەری کەرکک بەرامبەر بە کورد چی کرا بۆیە هێشتان ئەمە ماوێتی ئەم بارودۆخە بۆ جۆری کە ئێمە تەمەنایەکەین بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین ئێمە و هەموو ئەوانی وەکو ئێمە بیر ئەکەنەوە هێزێکی معارەزەی موحەد بین لە ناو پەرلەمانی عێراقیە ئەتوانین زۆر ئامانج بپێکین چکی وازەحە ئەم دەوڵەتە ئەم کابینی کەوا دروست ئەکرێت چ لەسەر ئاسی کارنامە وەکو قوارەیەک تەعامل لەگەڵ تویان ناکات چ لەسەر ئاسی ئەوەی کە وەکو قوارش تەعامل لەگەڵا ناکات ئەی وەکو پارێزگا چی پێوتویت لەمەشە تۆ وەکو پارێزگایەکیش نەیتوانیوە نەخێر ڕوونی ینی لە ئاسی گەورەی قەزەی نەتەوەکەی ئێمەیان نییە بۆیە من پێم وایە باشترین حاڵەت ئەوەیە ئێمە خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان بە موحەدی بچینە ناو ئەم دانیشتنەوە بەرەیەکی معارەزەی تون دروستکەین ئەم بەرەیە چکە ئەم حکوومەتە زیاد لە گۆشەیەک هەیە بتوانین ڕخنی لێ زیاد لە گرفتیەک یەکێک لە قسەکان ئەوەیە کە کورد بینی لەگەڵ شیعە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و تاوەکو دەکاتە ڕووداوەکانی سەرەتای ئەم ساڵی کوشتنی سولەیمانی و ئەبوو مەهدی مۆهەندیس یعنی کورد پەیوەندیکی باشی لەگەڵ شیعە نییە بۆیە هۆکارە بووی کە ئێستا ئاو مامەڵە لەگەڵ کووردا ئەکرێ ئەی کارتی هێزی شیعی و عیلاقەی کورد و شیعە ئەمە لە کوێی گفتوگۆ و قسەکان و هەنگاوەکانی کووردا بێت
من بڕوام وایە لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و دوای ژیان ئاوایی شتێک نەما بەناوی پەیوەندی تەندروست لە بینی شیعە و کوردە. من هیچ شتێکی ئەوانم پەیوەندیم بۆ چییە؟ پەیوەندیم بۆ ئەوەیە لەم دنیا شەفاعەتم بۆ بکات نەک لە قیامەت. بۆیە خاڵی چۆلەکەم بۆ بگرین بە بێگومان یعنی پەیوەندی تەندروست کاتێک دروست ئەبێت کابینەیەکی لەم جۆرە دروست ئەکرێت ئێمە لەم کابینەیە موقعمان چییە؟ موقعی جوگراف موقعی تاریخیمان چییە؟ موقعی معنەویمان چییە؟ و قوربانیدان و تەسحێمان لە پێناوی عێراقی دیموکراسی لە دوای 2023 چی بووە؟ تەسحی ئێجگار گەورەمان داوە. چەندێک مؤتەمەری گەورە کرا لە پێشڕوخانی ڕژێمی بەعسا لە دەرەوە بەقەت ئەوەش لە کوردستانە مؤتەمەری گەورە کرا. لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و ژیان ئاوایی جەنابی مام جەلال ئەم پەیوەندیان نەما. ڕاستە لەسەر ئاستی شخصی من پێم وایە برانی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام پەیوەندیان لەگەڵ هێزە شیعەکانە هەموو بە 16 ئۆکتۆبەریشەوە بە بەردەوامی ئەوەی کە بەڵام ئەم پەیوەندیەکی سیستەماتیک نەبووە، پەیوەندیەک نەبووە بۆ کورد و کوردستان، پەیوەندیەک نەبووە لانی کەمی بچووکترین برینی جەستەی ئەم نیشتیمانی ئێمە ساڕێژ بکات. ڕۆژ دوای ڕۆژ بارودۆخی کەرکووک خراپتر ئەبێت. من پەیوەندیم بۆ چی ئەگەر نەتوانێت کێشەکانی کەرکووک خانەقین و شنگالم بۆ چارەسەر بکات؟ پەیوەندیم بۆ چیە بگاتە ئاستێک 16 ئۆکتۆبەر ڕوودات و پێشمەرگەکانی یەکێتی لە دەوروبەری دووست بکەونە ژێر زنجیری دەبابی دژمنەوە شیعەوە ئەگەر وەکو دژمنیشت ببوورە بۆ ئەو قۆناغا کەوەکو من ئێستا وەکو دژمن تەماشایان ناکەم. پەیوەندیەکەم بۆ چیە ئەگەر نەتوانێت لایانی کەمی بودجە و موچەی هێزی پێشمەرگی کوردستان و خەڵکی کوردستانی پێدابین نەکرێت؟ ئاخکامە پەیوەندی بۆیە من پێم وایە دەبێت ئێمە واز لە عاتیفە بێنین، واز لەوە بێنین چیمان کردو لە ڕابردووە. ئەمە چاکە باسی بکەین. لە باسکردنی ئەم ڕووداوانەیە یەک خاڵێکت بۆ ڕوونەبێتەوە کە قابلی مناقەشە نیە گەورەی جەنابی مام جەلال لەمە بترازێ کامەشتەعەن زۆر گەورەیە بۆ ئێمە و بۆ نەتەوەکەمان و بۆ گەلانی عێراق گەورەیە. ئەمەی لێ دەرکەی ئەوانی تێر لە ڕاستیە هیچی پەیوەندیەک نەبووە لایانی کەمی خۆشگوزەرانی بۆ نەتەوەی ئێمە بێنێت، بچووکترین خۆشگوزەرانی بۆ گەلانی عێراقیش بێنێت. بۆیە ئێمە لە بەردەم دووڕیانیەکەین کە لە ڕاستیە ڕێگەی سێمیتیانە. باشە کاک فەمی بوو کاتەکە کەم ماوە دەمەوێت پرسیارێکی یەک دوو پرسیاری تریش بکەم. هەڵبژاردننی پێشوەختەیەکە لە ئامانجە هەرە لە پێشینەکانی ئەم کابینەیە. هەڵبژاردننی پێشوەختە دەوای دەردانە بۆ عێراق و ئەگەر بۆ عێراق وایە بۆ کورد هەمان شتە بە تایبەتی بۆ دۆخە سیاسی و خزمەتگوزاری ئێستا لە عێراقدا هەیە. من پێم وایە هەڵبژاردننی پێشوەخت کەمترین کێشە لە وڵاتی ئێمە چارەسەر ناکات. بۆ لەبەرەوەی کێشەی ئەم وڵاتی ئێمە کێشەی انتخابات نییە، کێشەی عەقلێتی فەرمانڕەواییە، کێشەی ئیدارەدانە. داهاتی مانگی ڕابردووی عێراق 6 ملیار دۆلار بووە. دەوڵەتێک بە 6 ملیار دۆلار میلەتەکەی هەژار بێت، هەڵبژاردن نەتوانێت چی بۆ بکات. دەوڵەتێک بە 6 ملیار دۆلار ڕێژەی بێکاری ڕۆژ دوای ڕۆژ بەرز بێتەوە. ئەمە وەزئی زانکۆکانی بێت، ئەمە وەزئی ئامادەیی و ناوەندەکانی خوێندنی بێت، ئەمە وەزئی کەرتی تەندروستی بێت، ئەمە کەرتی کۆمەڵایەتی وا بێت. دەوڵەتێک کەمترین هیچ هێزێک نبینێتی و علاقەیەکی تەندروستی لە بینی یەکترا هەبێت. دەوڵەتێک هەموو کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوێ پشتی تایە هەبێت. بۆتە مەیدانی ساختکردنەوەی کێشەکان لە جەنگی ساردەوە هەتاکو ئەمڕۆ. ئەم دەوڵەتە کێشەکانی بە هەڵبژاردن چارەسەر نابێت. ئەم دەوڵەتە کێشەکانی بە فەرزکردنی یەک جۆر لەبیرکردنەوە و بە هەژمونی یەک پێکهاتە برینەکانی ساڕێژ نابێت. کاگەرم دۆخی عێراق دۆخێکی دژوارە. دۆخی عێراق دۆخێکە هەمومان تێگەیشتوین لە غیابی سەرکردەی نیشتیمانی و لە غیابی بیرکردنەوەی نیشتیمانی دوور لە ئەفکاری حیزبیایە. بۆ ئەم بارودۆخە کە ئێمە ئەزانی ئەم دۆخە دژوارەمان هەیە لە عێراق تەنها هۆکارێک کە هەبێ ئێمە دڵمان پێخۆش بێت ئەوەیە چۆن ئەتوانین ناوماڵی کوردی بۆ ئەم پێشهات و ئەگەرانە ڕێک بخەین و ئامادەی. زۆر باشە.